بەڵام ئەو زمانی خۆی سەرتووە بسەپێنێ، ژیان و ئەمن و ئەمانت بخاتە ژێر پۆستاڵەکەی، تۆش بێ بڵێ ئیدانەی ئەەکەم و ئەڕۆم دوعای لێ ئەەکەم فەذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون. لە ڤێرژنی تازە ئێستا مەشمان بۆ باسەکەن بڕۆن دوعا بکەن. ئەوەی کە بە شەق وەرئەگیرێ بە شەق ئەسەنرێتەوە. من بڕوام بە شۆڕشە، بڕوام بەوە نییە کابرایەکی فەڵەستینی وڵاتی داگیر کراوە بڕە وڵا ئیدانەی کا داوا لە ئومەمی متحیدە بکە. تۆیەکی مەلا و کوردانشتوی لە ماڵی خۆتا لە پشتی فەیسبووکەوە وەڵا ئەمە ئاید فڵانە کەسەوە ئەوە ئاید فڵانە کەسەوە ئەوە لە فڵانە شوێنایە. مەوزوعێکی شەرعی و حەقێکی شەرعی خۆیان و داوایان کاتێک کە خوای پەروەردگار ئیزنی بە تۆ داوە مەزلومی، باشە کەسێک دێ داگیرت ئەکا دەنگ ناکەی، ئەکوژرێی شەهیدی ئەیکوژیە چێ بۆ جەهەنم و ئەتۆپێ. ومن أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. خۆشەویستان و بەڕێزان، پەروەردگار ئەفەرمێ من أجل ذلك كتبنا عليهم أي فرضنا عليهم أنه من قتل نفسا بغير نفس، هەر کەسێ بکوژێ بەبێ تاوان یان گەندەڵی لەسەر زەویە بکە ئەو فەساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. چ شتێک هەیە لە داگیرکاری خراپتر بێ خۆشەویستان؟ الله أفرمي أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وأن الله على نصرهم لقدير. خۆ مەلا ئیزنی بە خەڵک نەداوە دیفاع لە خاک وڵاتی خۆی بکە. مەلا چییە بکرێتە پێش خەڵک بە خەڵک بڵێ تۆ ئەوە بکە و تۆ ئەوە بکە؟ چیە لە ئێوە بە قسەی منەکەن بەیانانە ڕۆن بۆ ئیش؟ چیە لە ئێوە بە قسەی منەکەن کە کاتێک خزمێکت ئامۆزایەکت مامەیەکت زەویەکە داگیرەکە بە ئێنفۆرتەقەی لێ ناکەی؟ الله ئیزنی داوی کە تۆڵە و مافی خۆت بسەنیت. ئەوە بۆ من و بۆ فڵان عولەما و فڵان مامۆستا و فڵان خۆشگوزەران لە ناز و نیعمەتا تەپاوتل ئەکەین. سلەمان بۆ دائەنرێ بچین بۆ دەعوەت و گۆشت خواردن. أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وأن الله على نصرهم لقدير. ئەو جا خۆشەویستان با ئێسێمە بیرکەینەوە کێ گەندەڵە، کێ فاسدە، کێ بکوژە. خۆشەویستان و بەڕێزان، من پرسیارێ لە ئێواکەم بڕۆن سەیری علمی فقها و علەما بکەن. هل يجوز الصلاة في الأرض المغصوبة أو بناء المسجد في أرض المغصوبة؟ ئایا دروستە نوێژ بکەی لە خاکێک داگیر کراو بێت؟ ئایا نوێژ بکەی لە ناو مزگەوتێک مزگەوتەکە داگیر کراو بێت؟ باشترین مرۆڤایەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم ئەچێتە مەدینە شوێنێکی بۆ دابین ئەکەن ئەڵێ بە پارای کڕین بۆ ئەوەی ماڵی خوایە وأن المساجد لله. باشە ماڵێک ماڵی خوا بێ و عیبادەتی تیا بکرێ، دروست نییە داگیر بکرێت و بە زوڵم نوێژی تیا بکرێ. فەکەیفە بە خانوویە کە ئینسانێکی زەلیل و حەقیر تایە دانشێ و داگیری بکات؟ بۆیە خۆشەویستان ئێمە دڵمان پڕ بوو، عەقڵمان پڕ بوو، عەسابمان تێکش و ویژدانمان ڕووخا، کەسایەتیمان نەما. خۆشەویستان و بەڕێزان، ئەگەر جائیز نەبێ لەسەر مزگەوتێک دروست بکەی لەسەر زەویەکی داگیر کراو، خانوو دروست بکەی لەسەر زەویەکی داگیر کراو، نوێژ بکەی لەسەر خاکێکی داگیر کراو کە ماڵی خەڵک بێ و مستحقاتی خەڵک بێ بە زوڵم لێی داگیرکەن و دەریکەن، فەچ جای کەسێک بێ گۆشتی تیا ببرژێنێ و نانی تیا بخوا. علەما قسەیان زۆرە لەسەر ئەم مەوزوعە بەڕێزان. بۆیە کەسێکەوەها خوای پەروەردگار ئیزنی پێ ئەدا تۆڵە و مافی خۆی بکاتەوە، ئەمە من بۆی ئیمدا نەناوە، ئەمە من و فڵان مامۆستا و فڵان مەلا و فڵان عالم نییە. کابرایە کە خۆی خۆشگوزەرانە و لە ئەنواعی نیعمەتا تەپاوتلەکە چۆن غیرەتی قبوڵ ئەکا و ئێوێ لێی تێکچێت؟ ئێمە وەکو کورد، من وەکو کورد قسەتان بۆکەم، قات کوردی و جەمەدانی بەسەرمەوە، ئەوەش کوردن ڕەنگە چەند برایە عەرەبتان تیا بێت. من و مسلمانێکی فەڵەستینی داگیرکردنی خاک کۆمان نەکاتەوە، وانییە؟ کام لە ئێواگرن ئەختیار هەبووە لە دیەکەی مودی 11 جار ماڵم دروست کردووە، 11 جار ئاوارەی کۆمان بکاتەوە، دین کۆمان بکاتەوە، زوڵم و ستەم و کوڕکوشتن و کچکوشتن و ماڵتاڵانکردن کۆمان بکاتەوە. ئەی کوردە داماوەکە چی کۆت ئەکاتەوە لەگەڵ کیانێکە کە خاکی مسلمانێکی داگیر کردووە، ئولە القیبلەیەین یەکەم قیبلەی تۆی داگیر کردووە، مەسرای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە مەکەوە خوا ئەیتوانی بیبا بۆ ئاسمان بردێ بەیت المەقدیس و لەوێەوە سەری خست بۆ ئاسمان. باشە بینیوتانە کەسێک ئەوەندە داماو بێ خۆی مەزلوم بێ بڕوا پشتی زاڵم بگرێ، خۆی لێ قەوما و داماو بێ بڕوا پشتی کەسێک بگرێ کە بکوژی پێغەمبەرانن کە ڕیباخۆر و ئاژاوەچی و فەسادن لەسەر زەویە ئانەنەوە؟ بەداخەوە بۆ بەڕێزەکانم بەڕاستی من تێناگەم
ئیماندار چۆن ئەبێ ئاوا بێ. خۆشەویستان و بەڕێزان، لە چەند هەفتەی ڕابردووە تەمان ڕەنگە زۆرێک لەم برایانە من نەناسن لە نزیکەوە، یاخود من نەیان ناسن، بەڵام بە هۆکاری ئەوەی کە فەزایەکی کراوە هەیە لە سۆسیال میدیا ڕەنگە من ببینرێم. من 5 ساڵ بۆ 6 ساڵ پێی سەوتارێکم هەیە ئەڵێم مەڕۆن مزاهرە بۆ قودس مەکەن. کۆمەڵێ پیج ئەمەیان قۆستەتەوە تا مامۆستا عادل ئەڵێ دیفاع لە عەرەب مەکەن و دیفاع لە قودس مەکەن و إلى آخره. منیش پێتان ئەڵێم وەکو کۆلای فرێش چۆن ها فێر پیزا خواردم دەڵێ پیزایە فرێشمان بۆ بێنە بە دیلیڤەری. منیش خۆم لە بامین بەرەوە بە فرێشی پێتان ئەڵێم من ئێستەشی پێوە بڕوان بە مزاهرات و ئیدانەکردن نییە. ما أخذ بالسلاح لا يردها إلا السلاح. ولێرە شەوە ئەیڵێم ئەگەر کورد شەرەفی هەبێ، کەرامەتی هەبێ، غیرەتی هەبێ، من مسلمانم، باسی دین بۆ ئێواکەم، سیاسی نیم. هەتا وەکو ئەم چوار دەوڵەتەی دەور و پشتی ئێمە بە قورئان و سونەت حکوممان نەکەن. ئەگەر یەک کوردی بە شەرەف هەبێ لیان ئەکا بە دۆزەخ، هەتا وەکو خاک وڵاتەکەی جێڵن و ڕاکەن. بەڵام ئەگەر بە ئیسلام حکمی کرد، قەسەم بەخوا بچووکترین هەڵە بەرامبەری بکەی مستحقی بەکوشتن. بەڵام ئەو زمانی خۆی بەسەر توا بسەپێنێ، ژیان و ئەمن و ئەمانت بخاتە ژێر پۆستاڵەکەی، تۆش بێ بڵێ ئیدانەی ئەەکەم و ئەڕۆم دوعای لێ ئەەکەم فەذهب ئەنتە وەڕەبوکە فەقاتیلا ئینا هاهونا قاعدون. لە ڤێرژنی تازە ئێستا مەشمان بۆ باسەکەن، بڕۆن دوعا بکەن. قەومەکەی موساوتیان ئەی موسا تۆ خۆت و خواکەت بڕۆ شەڕکە، ئێمە بۆ خۆمان داعشین خەریک کەسابەت و وشتر و مانگا و مەڕ و بزن ئەبین. خۆشەویستان، ئەوەی کە بە شەق وەرئەگیرێ بە شەق ئەسەنرێتەوە. من بڕوان بە شۆڕشە، بڕوان بەوە نییە کابرایەکی فەڵەستینی وڵاتی داگیر کراوە بڕە وڵا ئیدانەی کا داوا لە ئومەمی متحیدە بکە. ئومەمی متحیدە چێ دروستی کرد؟ ئەمریکا. ئومەمی متحیدە چێ دروستی کرد؟ ئەوروپا. ساڕوغی بۆ ئەنێرێ، هێزی بۆ ئەنێرێ. بۆیە خۆشەویستان، من ئێستەش وتومە و 100 ساڵی تریش ئەیڵێم، من بڕوان بە پەڕەشوتەکانە چووەتە ئەو دیوە، بڕوان بە هێزەکەیە کە چووەتە ئەو دیوە، دیفاع لە خاکی خۆیەکە. تۆیەکی مەلا و کوردانشتوی لە ماڵی خۆتا لە پشتی فەیسبووکەوە وەڵا ئەمە ئاید فڵانە کەسە و ئەوە ئاید فڵانە کەسە و ئەوە لە فڵانە شوێنایە، مەوزوعێکی شەرعی و حەقێکی شەرعی خۆیان و داوایان کردووە. من پرسیار لە ئێوە ئەکەم، ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو بۆ بەدر 313 نەفەری پێ بوو، کاتێک کە قوڕەیش هاتن 1200 نەفەر و ئەوەندە نزیکەی 300 ئەسپیان پێ بوو، یعنی 300 مدەڕعەی درع. کاکا خوا ئەگەر ئەمە بیرت لێ بکردایەوە خۆ بە کوژدانی مناڵی خەڵکە. ئەیوانە بوو ئەی ئەم کوردستان و ئەوەی کە ئێستا ئێمە تایە دانیشتینە، ئەگەر لە سلێمانیان ملازم محسنیان شفرزە نەکردایە، ئێستا لە سیتەک لەگەڵ کچی کووردا ئەخەوت. کاتێک کە خوای پەروەردگار ئیزنی بە تۆ داوە مەزلومی، باشە کەسێک دێ داگیرت ئەکا دەنگ ناکەی، ئەکوژرێی شەهیدی ئەیکوژیە چێ بۆ جەهەنم و ئەتۆپێ. خۆشەویستان، من بڕوان بەوەیە وشەی تیرۆر وشەیەکی سەرسەریە ئەوروپا دایناوە. هەچی حزبی کوردی هەیە لە منتیقەکە هەمووی تیرۆرە. چێ ئەمەی دروست کردووە؟ ئەوروپا. ئەجاوە قیمەتێکی هەیە. منظمەی تحریری فەڵەستینی محمود عباس کابرایەکی تیرۆریست بوو کە لە 93 ئەترافی بە ئیسرائیل کرد، بانگیان کردە نەرویج خەڵاتی ئاشتیان دافی. بابا ئەو خوایەتیەکی بۆ خۆی دروست کردووە. ما ئوریکم إلا ما ئەڕا وما ئەهدیکم إلا سەبیل الرەشاد. کورێ تۆ زوڵمت نەبینیوە، با من بێم ئۆپڵەکەت لێ بسەن و 4 شەقت تێ هەڵدەم، با من ژنەکەت بەرم بۆ مەرکەز و ڕووتی کەنەوە، ئەو کاتە ئەزانی زوڵم گەیشتە بام پشتت. ئەو کاتە ئەزانی کە کاتێک ماڵەکەت داگیر کرا، مزگەوتەکەت ڕوخێنرا، دیەکەت ئاوارە کرا، کچ و کوڕەکانتیان برد، ئەو کاتە ئەزانی زوڵم چەندێ تامی ناخۆشە. بەڵام تۆ زوڵمت نەبینیوە، ماڵی خۆش دەعوەت سرت بۆ گیراوە، ئیسراحاکە، تۆ وڵاتت داگیر کراوە دۆڕاوی. اینجا لەبان ئەوەشەوە مامۆستاکان و عولەماکان وەڵا خوێنی ئەو خەڵکە لە ملی ئەوەیە کە بە کوشتی داوەک ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو بۆ ئوحود، عەماری کوڕی مصعبی کوڕی عومەیر و مامەکەی خۆی دایە کوشت، خەتای پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. مسلمانی بەڕێز تۆ زێ بیرکەرەوە، تۆ زێ وشیار بە، تۆ زێ عاقڵ و دانا بە. تۆیەکی مسلمانی وڵات داگیرکرا و مافخورا و بەشخورا و کاتێک کە دێنە ماڵەکەت کچەکەت ئەبەن، ژنەکەت ئەبەن، خانۆکەت داگیر ئەکەن و شتێکی تریشتان پێ بڵێم، چەشمەبەردین و مەدینە شۆڕشت بینیوە هیچ خزمەتگوزارێکی وا گەورەیتیان نییە. کام لە ئێوە کە ئەچی بۆ مەتار بۆ هەولێر، لەبەری مەتاری هەولێر کۆمەڵێ ڤێلای جوان ئەبینی، یاخود ئەچی بۆ سلێمانی کۆمەڵێ گوند و سیتی بە ناوی ئینگلیزی و ئەوروپی و ئەمریکی و نازامچی ئەبینی، وایە هەر لە خۆتۆ ناڵی سەی من لەکوێ ئەژێم، ئەم خوا پێداوانە لەکوێن؟
خۆ بە شەرتێەوە کوردیشی تایە زۆربەی ئەو بینانە ڕەنگە خەڵکی وای تیا بێ لە من و تۆش موسڵمانترە و من ئەشیناسم باشە بەڵام هەر لە خۆتەوە هەست بە جیاوازیەکەکەی بۆ لەبەرەوەی تۆ لە خانوویەکی هاکەزایی دوو دەفتەریای ئەو لە 50 دەفتەریایە بەڵام ئەزانی لە وڵاتی داگیرکراوی مسلمانی فەڵەستین دیوار کراوە لەو دیوەوە ئەو سیتیەیە لەم دیوەوە ئاو و کارەبای نییە ئەو جوازێکی پێ بە هەموو عالەمە ئەگەڕێ ئەم جوازی نییە بگەڕێ بۆیە کچە بچکۆلەکەت بینیوە ئەڵێ باوکی من ئەوەی داوای کرد پێی گەیشت باوک من ئینشەڵا ئەچێ بۆ بەهەشت ئەویش کە کاتێک مرد چاوەڕێەوە بکا بچێ بۆ دۆزەخ کاتێک کە تۆ مانایەک نەما بۆ یاریکردن مانایەک نەما بۆ ژیان مانایەک نەما بۆ خۆشی مانایەک نەما بۆ سەفرە مانایەک نەما لە هەموو بازگەیەک و سەیتەرەیەک بتگرن خۆی شەویستان من داوا ئەکەم خوای پەروەردگار زاڵم و ستەمکارمان بەسەرا زاڵ نەکا بەڵام کە زوڵم گەیشتە سەر خۆت و چوویتە ئۆردوگای زۆرە ملێی و کچەکە تووشی عیبە بوو ماڵ و مناڵت تعدای لێکرا کاتێک کە ئینسان زوڵمی لێ ئەکرێ ماڵ و سەروەتی داگیر ئەکرێ بەڕەکە لە ژێر پای ڕائەکێشرێ مافی خۆیەتی هەر شتێک ئەکا شۆڕش ئەکا داوای مافی خۆی ئەکا 20 ملیۆن کورد ئێستاکە لە لای ئەوروپا و غەرب بە ئیرهاب لە قەڵەم ئەدرێ ئەوە هیچ قیمەتێکی نییە لە لای مەعایری ئینسانیەت و بەشەریەت